جوانترین سڵاوتان لەبێت لە تەلەڤیزیۆنی پەروەردەیە هەواڵە پەروەردەکانتان پێشکەش دەکرێت. وەزیری پەروەردە پێشوازی لە جێگیری کۆنسۆڵی ئەڵمانیا لە هەولێر کرد. وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئامادەبوونی ڕاوێژکار و بەڕێوەبەری گشتی دیوان و بەڕێوەبەری گشتی پلاندانان لە وەزارەتی پەروەردە پێشوازی لە سڤن کراوسبی جێگیری کۆنسۆڵی ئەڵمانیا لە هەولێر و شاندێکی یاوەری کرد. سەرەتا شاندەکە پیرۆزبایی خۆیان ئاڕاستی وەزیری پەروەردە کرد بە بۆنەی وەرگرتنی پۆستی تازەی وەزارەت. دواتر لە کۆبوونەوەیەکدا باسییان لە زمان و قوتابخانەی ئەڵمانی لە هەولێر کرد. وەزیری پەروەردە بەشداری لە ئاهەنگی دەرچوونی خولی هاوینەی هونەری مۆزیک دەکات. بە ئامادەبوونی ئالان حەمەسەعی ساڵح وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕاوێژکاری وەزارەت و بەڕێوەبەری گشتی چالاکی وەرزش و هونەر و بەڕێوەبەری پەروەردەی ناوەندی هەولێر و سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان و سەرپەرشتیاران کەرنەڤاڵی کۆتایی خولی هاوینەی مۆزیکی چالاکی قوتابخانەکانی بەڕێوەبەرایەتی پەروەردەی ناوەندی هەولێر بەڕێوەچوو. سەرەتا سرودی ئێڕەقیب لەلایەن قوتابیانی خولەکە پێشکەشکرا. پاشان وەزیری پەروەردە لە وتەیەکیدا وتی جێگەی خۆشحاڵی ئێمە بەشدارین لەم چالاکی و گرنگیدان بە بابەتەکانی وەرزش و هونەر لە پێشینەی کارەکانی خۆمان دەزانین تا قوتابیان لە پاڵ خوێندنی بابەتە زانستیەکان گرنگی زیاتر بە هونەر و وەرزش بدەن. جێگەی دەستخۆشیە ئەم قوتابیە ئازیزانە توانیویانە فێری چەندین ئامێری مۆسیقا بکرێن و پەرە بە بەهرە و توانا و لێهاتوویان بدرێت. پاشان چەند گۆرانی و مۆسیقایەک لەلایەن قوتابیانی بەهرەمەند پێشکەش کران. دواتر لەلایەن وەزیری پەروەردە سوپاس و خەڵاتی ڕێزدەنەن بەخشرایە بەڕێوەبەر و مامۆستانی بەشداربووی خولی هاوینەی میوزیک. مامۆستا بەشدار عەبدولخالق خۆشناو بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر و بەڕێوەبەری گشتی سەرپەرشتیکردن و بەڕێوەبەری سەرپەرشتیکردن بە یاوەری لەگەڵ مامۆستا سابیر حەمەد کانەبی بەڕێوەبەری پەروەردەی دەشتی هەولێر خولی بنیادنانی تواناکان و باشترکردنی کوالیتی و یەکسانی بۆ سەرجەم سەرپەرشتیاران و بەڕێوەبەری قوتابخانەکان بەسەر کردەوە. لە میانەی ئەو سەردانەیاندا ژمارەیەک کۆڵی تایبەت بەم خولا بەسەر کرانەوە کە تێیدا سەرجەم سەرپەرشتیارانی سنووری پەروەردەی دەشتی هەولێر و بەڕێوەبەری قوتابخانەکان بەشدار دەبن لە خولی هەستانگاندنی دەرەکی بۆ بنیادنانی تواناکان و باشەکردنی کوالیتی و یەکسانی. بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر بە یاوەری بەڕێوەبەری گشتی سەرپەرشتیکردن و بەڕێوەبەری سەرپەرشتیکردن خولی هەڵسەنگاندنی دەرەکی بۆ سەرجەم سەرپەرشتیاران و بەڕێوەبەری قوتابخانەکان بەسەر کردەوە. خولی بنیادنانی تواناکان و بۆ قوتابخانەکانی بنەڕەتی و ئامادەیەکان با ڕێگەی هەڵسەنگاندنی دەرەکی لەلایەن وەزارەتی پەروەردە و بە هەمانگی لەگەڵ ئەنجومەنی ڕۆشنبیری بریتانی بریتیش کاونسڵ بۆ سەرجەم سەرپەرشتیاران و بەڕێوەبەری قوتابخانەکان بەڕێوە دەچێت. ئەم خولە لەلایەن گروپێک لە سەرپەرشتیاران بەڕێوە دەچێت کە وەک ڕاهێنەری باڵا لەسەر دەستی ڕاهێنەری بریتانی خولیان بینیوە. بەپێی بەرنامەی ئەم خولە سەردانی قوتابخانەکان بە گروپ بدەبێت و سەرەتا تەنها لە قوتابخانە بنەڕەتیەکان دەستی پێکردووە و ڕۆڵی سەرکردایەتی دەدرێتە بەڕێوەبەری قوتابخانەکان واتە گۆڕینی دەسەڵاتی بەڕێوەبەر بۆ سەرکردایەتی بەڕێوەبەر. ئەم خولە لە دەی نوێی 2019 دەستی پێکردووە بۆ 5 گروپ هەر گروپێک 5 ڕۆژ بەشدار دەبن لەم خولە بۆ پێی ئاماری سەرپەرشتیاری خۆل. لەم خولە 568 سەرپەرشتیار و 2168 بەڕێوەبەری قوتابخانە بەشداری دەکەن و لە هەمان کاتدا ئەم خولە لە بەشی مەشق و ڕاهێنان و پەروەردەکانی دەشتی هەولێر و دەوروبەر و شەقلاوە و کۆیا بەڕێوە دەچێت. بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی وادەی یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێی خوێندنی 2019 بۆ 2020 ڕادەگەێنێت. وتەبێژی بەڕێوەبەرایەتیەکە تەکید دەکاتەوە سەرجەم ئامادەکاریەکان بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن تەواو کراوە. مەریوان عومەر وتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی ڕاگەیاند ڕۆژی شەممەی داهاتوو 21 نوێی 2019 یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێی خوێندنی 2019 بۆ 2020 و یەکەم زەنگی ساڵی نوێی خوێندن لە سەرجەم ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستان لێ دەدرێت. وتیشی سەرجەم ئامادەکاریەکان بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن تەواو کراون و ناوی منداڵانی نوێ تۆمار کراوە سبەبەبوونی کتێبی پێویست بۆ ناوەندەکانی خوێندکاران. وتەبێژی پەروەردەی گشتی سلێمانی جەختی کردەوە لە یەکەم ڕۆژیشەوە دەست بە دابەشکردنی کتێب دەکرێت و هیچ گرفتێک بوونی نییە. بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی مەرج بۆ دابەشکردنی فۆرمی وانەبێژی دیاری دەکات و یاریدەری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانیش ڕای دەگەیەنێت. تەنیا لە حاڵەتێدا فۆرمی وانەبێژی دابەش دەکەین ئەگەر لە یەدەگی ساڵی ڕابردوو ئەو پسپۆریەمان نەبێت کە پێویستمان دەبێت. عومەر محەممەد ئەمین یاردەری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی ڕایگەیاند بۆ ئەم ساڵی خوێندن بە مەرجێک فۆرمی وانەبێژی دابەش دەکرێت ئەگەر لە یەدەگی ساڵی ڕابردوو ئەو پسپۆریەمان نەبێت و وتیشی ساڵی ڕابردوو فۆرمی وانەبێژی دابەش کرا و یەدەگیشمان هەبوو
ئەگەر بەڕێوەبەر و خوێندنگە و سەرپەرشتیار بڵێن وانە بێژان دەمێننەوە هەر ئەوان دادەنینەوە. ئەگەر هات و سەرپەرشتیار بڵێن نامانەوێت یەدێکی ساڵی ڕابردوومان هەیە ئەوان دادەنین. ئەگەر لە یەک دەگەکانیشدا ئەو پسپۆریەمان نەبوو ئەو کات فۆرم دابەش دەکەین بۆ ئەو پسپۆری پێویستمان پێێتی. بە سەرپەرشتی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی و لەلایەن بەڕێوەبەرێتی مەشق و ڕاهێنان خولێکی 5 ڕۆژە بۆ سەرجەم بەڕێوەبەر و سەرپەرشتیارەکانی سنووری پەروەردەی سلێمانی کرایەوە. مەبەستی کردنەوەی خولەکە هەڵسەنگاندنی بەڕێوەبەری قوتابخانە و خوێندنگەکان و سەرپەرشتیارانە بۆ بنیادنانی تواناکان و باشکردنی کووالیتی و یەکسانی. دیارە لە چوارچێوەی بەرزکردنەوەی تواناکانی مامۆستایان و کارژێڕی قوتابخانەکان و گۆڕینی کاری سەرپەرشتیاری و باشترکردنی کوواڵتی خوێندن لە ناوەندەکانی خوێندندا ساڵانێکە لە هەرێمی کوردستان ئەم خولانە بەردەوامن خولەکانی تایبەت بە پرۆژەی ئەنجومەنی ڕۆشنبیری بەریتانی کە بە بریتیش کاونسڵ ناسراوە. لەو چوارچێوەدا ئەمڕۆ ئەو خولانە بۆ کارژێڕەکانی سنووری پەروەردەی ڕۆژئاوا دەستی پێکردووە. ئەمڕۆ یەکەم ڕۆژی خولەکەیە هیوادارین بە بینینی ئەم خولە گۆڕانکاریی نەوەئی لە توانایمان بەڕێوەبەرە بەرزەکان لە شێوازی کارژێری ناوناوەندەکانی خوێندندا و لە متابعەیەکی جددیتر لەلایەن سەرپەرشتیارانی بەڕێزەوە بۆ ناوەندەکانی خوێندن بەو شێوازە نوێی کاری هەڵسەنگاندن. دیارە ئەم خولە شێوازە تەقلیدیەکەی کاری سەرپەرشتیاریەتی ئەپەڕێنێ بە نوعێکی کە بە متابعی ناوەندەکانی خوێندن دەکرێت بە دواداچوونێکی جدی دەکات بۆ ناوەندەکانی خوێندن هەڵسەنگاندن دەکات بۆ قوتابخانە وەکو موەسسەسەیەک وەکو دامەزراوەیەک نەک لەسەر ئاستی تاک. ئەمە کارێکی ورد و چڕوپڕە لە دوتوێی خولێکدا بەڕێوەبەرە بەرزەکان و خولە دەبینن سەرپەرشتیارانی بەڕێزی سنووری بەڕێوەبەرتەکەمان هیوادارین دەستپێکی ساڵی نوێ بەم شێوازی کاری سەرپەرشتیاری و تەقیمە گۆڕانکارێکی جوان لە ناوەندەکانی خوێندندا ڕووبە لە پێناو خزمەتکردنی زیاتری قوتابیان و خوێندکارانی خۆشەویست. ئەو خوڵی کە ئێستا هەیە خولی بنیادنانی تواناکانە لە قۆناغی بنەڕەتی و ئامادەی ئەو خولە بەرهەمی کارێکی هاوبەشی وەزارەتی پەروەردە و ئەنجومەنی ڕۆشنبیری بەریتانی لە 5 ساڵی ڕابردووە کە بە هەردوو لاوە خەریکی دانانی پلان و بەرنامە و پرۆگرامن بۆ ئەو خولە جێبەجێ بکرێ. لەم خولەیە لە ڕابردووە بەڕێوەبەر مامۆستا سەرپەرشتیار لە ڕاستیا درێژیان نەکردووە لە کار، بەڵام ئەوەی کە ئێستا هەیە بە ئاکادمیکردن بە پیشەی بوون بە بابەتی بوونی کاری هەریەکە لەو بەڕێزانەیە. ینی چیتر لێرە بە دواوە کە ئەم پرۆژێ دیارە لە سەرجەم ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستان جێبەجێکە لێرە بە دواوە خوێندن لە ناوەندەکانی خوێندنی ئێمە ئەکرێ بە ئاکادمی. بەڕێوەبەر بجگە ئەوەی کارگێڕی بکە کارێکی پەروەردەکارە کە دید و کە پەیام و کە دنیابینینی بۆ داهاتوو هەیە و سەرپەرشتیارە بەڕێزەکانیش مەهامەکانە بێتە هاوڕێی ڕەخنەگەر لەگەڵ لیژنەیەکی هەڵسەنگاندنی دەرەکی کە ئەوانش بابەتیانە دوور لە هەر بوارێکی عاتفی بڕیار لەسەر ئەدای قوتابخانە وەکو ناوەندێکی فێربوونیان. ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد خەڵاتی ڕێزدەنەنی بەخشێ بەڕێوەبەری گشتی مامۆستا دڵشاد عومەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی لە دیوانی بەڕێوەبەرایەتی گشتی پێشوازی کرد لە وەفدێکی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کوردی بەریتانی لە سەردانەکەیاندا. ڕێکخراوی ناوبراو خەڵاتی ڕێزدەنانی بەخشیە بەڕێوەبەری گشتی پەروەردە لە پای ئەو خزمەتی پێشکەشی کاتی پەروەردەی کردو لە ماوەی ساڵانی کارکردنە لای خۆشیەوە. بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی سوپاس و پێزانینی خۆی بۆ ڕێکخراوەکە دەربڕی و هیوای سەرکەوتنی بخواست. بەر لە دەستپێکردنی خوێندنی ئەم ساڵ کۆمپانیای کار هەڵدەستێ بە دابێتکردنی 9,000 ڕەحلە وەکو دیاری بۆ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر. بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر بە ئامادەبوونی نوێنەری کۆمپانیای کار لە شاری هەولێر بڕی 9,000 ڕەحلەیان بەخشیە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر لەلایەن خۆشیەوە مامۆستا بەشدار عەبدولخالق بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر وێڕای دەستخۆشی لە کۆمپانیای ناوبراو هیوای سەرکەوتنی بۆ خواستن کە بەردەوام هاوکار و پاڵپشتی کارتی پەروەردەی کردو وا بڕیارە لەلایەن کۆمپانیای کار ڕادستی بەشی کارگەی داتاشی بکرێت و ئەوانش لە ڕێگەی خۆیانەوە دابەشی سەر قوتابخانەکان بکەن. دوو کۆبوونەوە لەلایەن بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژئاوای سلێمانی بۆ بەڕێوەبەرانی قۆناغەکانی 1 تا 6 بنەڕەتی و 1 تا 9 بنەڕەتیەکان بەڕێوەچوو. تیایدا بە ئامادەبوونی بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژئاوا و سەرپەرشتیاری یەکەم کۆمەڵێک ڕێنمایدرا بە سەرجەم بەڕێوەبەران و بۆ ئامادەکاری بۆ ساڵی نوێی خوێندن و بۆ ئەوەی بێ هیچ کەم و کوڕێک بڕێوە بچێت.
لە زنجیرەی کۆبوونەوەکانمان بۆ دەستپێکی ساڵی نوێ دیارە ئەمڕۆ دوو کۆبوونەوەمان ئەنجامدا کۆبوونەوەیان بۆ بەڕێوەبەری قوتابخانە بنەڕەتیەکانی 1 بۆ 6 و کۆبوونەوەی دۆمیشمان بۆ بەڕێوەبەری قوتابخانە خوێندنگەکانی 7 بۆ 9 1 بۆ 9 دیارە مەبەستمان ئەوەیە کە هەم پلانی ساڵی نوێ هەمیش وەکو دەستپێکی ساڵی نوێ بە پیرۆزبایی دەستپێکی ساڵی خوێندن هەروەها بە دەستخۆشی لە بەڕێوەبەرە بەڕێزەکان بۆ ڕایکردنی ساڵی ڕابردوو کارەکانی ساڵی ڕابردوو دەستمان پێکرد پاشان کۆمەڵی سەرنج و ڕێنمایی زۆر حساس هەیە دیارە بۆ بەڕێوەبەرە بەڕێزەکان سەبارەت بە مامەڵەکردن لەگەڵ مەسەلەی حانوت و مەسەلەی با بڵێن پاکڕاگررتنی ناوەندەکانی خوێندن و دابشکردنی کار و ئیتر ئەو بابەتانی کە پێویست دەکات لەگە بەڕێوەبەرە بەڕێزەکان مناقەشەی بکەین ئەمڕۆ کۆبوونەوەیکی ورد و چڕمان ئەنجامدا دیارە کۆبوونەوەی ئەمڕۆ دوا کۆبوونەوە نییە هەڵبەتە کۆبوونەوەشمان ماوە لەگەڵ سەرپەرشتیارانی بنەڕەتی ئەمانە هەمووی دەچێتە ناو خانەی با بڵێن دەستپێکی ساڵی نوێەوە بەو ئامانجەی کە ئەم ساڵ بێ بە ساڵێکی جیاواز بێت لە ساڵانی ڕابردوو خوێندن بە شێوازێ بڕوا بەڕێوە کە کوالەتی خوێندن ئاستی زانستی قوتابی خوێندکار جیاواز لە ساڵانی ڕابردوو بەرەو باشتر ببین بە بۆنەی ساڵی نوێی خوێندن ساڵی تازەکە لە ڕۆژی 21 نۆ یەکەم ڕۆژی زەنگ لێدان دەبێت واتە بۆ ساڵی خوێندنی 2019 ئەمڕۆ لە دوێنێ بڵین یەکەم جەولەی کۆبوونەوەکانی خۆمانمان دەست پێ کردووە لەگەڵ بەڕێزان بەڕێوەبەری باخچی ساویان کۆبوونەوەمان کردووە و ئەمڕۆژ لە سلسلەی ئەو کۆبوونانەی لەگەڵ قۆناغی بنەڕەتی 1 بۆ 6 و 7 بۆ 9 کۆبوونەوەمان ئەنجام داوە و ئیشەڵا لە ڕۆژی شەژمەشا لەگەڵ سەرجەم سەرپەرشتیارانی پەروەردەی کۆبوونی خۆمان ئەنجام دەدەین بۆ ئەو پلانی کە هاوبەشین پلانی هاوبەش لە نێوان یەکەی سەرپەرشتیکردن و بەڕێوەتی پەروەردەی ڕۆژئاوادا هەموو ئەم ئامانج و کارانە لە پێنا و سەرخستنی پرۆسی پەروەردە دەبێت پشتیوان بەخوای گەورە و ئامادەکردنیەکە بێ بۆی بەڕێوەبەرە بەڕێزەکان خۆیان ئەوانش لەماوەی ئەم هەفتەی ماوە کۆبوونەوە لەگەڵ مامۆسایانی خۆیان بکەن و سەرجەم ئامادەکاری خۆیان ئەنجام بدەن دیارە ئەو ئامادەی و ئەنجامدانی کە هەشە پشتیوان بەخوا هەمووی لە پێناو سەرکەوتنی پرۆسی پەروەردە و فێرکردندا دەبێت و ئومیدیش زۆریشمان هەیە کە پشتیوان بەخوا ئەم ساڵی ژۆک ساڵانی پێشووتر ئەنجامی باش بەدەستبێنین. لە پەیمانگەی کۆمپیوتەری پیشەیی تاقیکردنەوەی خوێندکاران بەڕەوەچوو ژمارەی خوێندکار بەشداریان لە تاقیکردنەوەکاندا کرد کە بۆ یەکەم جارە ئەم سیستەمە پەیڕەو دەکرێت لە پەیمانگەکەدا. بۆ ساڵی خوێنی 2019 بۆ 20 هەوڵماندا بە سیستەمێکی دادپەروەرانە بۆی ئەو خوێندکارانی کە ڕووەکاتە خوێندنگاکەمان ئامادەی پیشەیی زانستی بۆی بە شێوەیەکی دادپەروانە وەرگیرە هەوڵماندا ئیم ساڵ بە سیستەمێکی نوێ وەرگیرین کە جیاوازە سیستەمەکانی ساڵانی ڕابردوو ئەم سیستەمەمان دابەش کردووە بەسەر چەند خاڵێکە کە ئەمە تاقیکردنەوەی تایە لە ساڵ 20 لە ساڵ 5 مقابلەیە بۆ نمونە لە ساڵ 5 پەیوەندی هەیە بە نمرەی پۆلینەوە کە ئەمە جوواکە هەر فێرخواستەکە توانێت لای ئێمە بەشدار بێت تاقیکردنەوەکان و لە ئاخریشە لە کۆتاییشە نەتیجەکان ئەبینێ بە شێوەیەکی شەفاف بڵاوکرێتەوە ئەمە سیستەمێکی تازەیە بۆ وەرگرتنی خوێندکارەکان ئەم سیستەمە وای لە یەکا کە هیچ کەسێ هەست بە ناڕاستایی نەکا کە تەقدیمی کرد بۆ خوێندنگاکەی ئەمەش کەس خوێندکارێکی زۆر ڕووە کاتە خوێندنگاکەمان بۆ نمونە زیاتر لە 400 خوێندکاریم ساڵ ڕووی کردێتە خوێندنگان بۆی درێژە بە ڕووی کردێتە خوێندنگاکەمان ئێمەش بۆ ئەوەی هەوڵماندا کە سیستەمەکە بە شێوەیەکی عەدالەت بێ ئەم سیستەمەمان دروست کردووە کە ئەتوانن هەمویان بەشدار بن بە شێوەیەکی شەفاف هەم تاقیکردنەوەکانەکرێ هەم پەیوەندی بە دەرەجەی پۆلینۆوێتی هەم پەیوەندی بە تەمەنیەوێتی ئێمە ئەفزەڵێتمان ناوە شانسی وەرگرتن بۆ خوێندکارانەیە کە نسبەی کە دەرەجیان هینی پۆلینۆیان بەرزە شانسی ئەوانی کە مەسەن خریجی ئیم ساڵن شانس زیاتری داوە بۆ خوێندکارانی کە گەنجن وەک لە خوێندکارەکانی کە نەتیجەکان ئێمە دوو لیژنە پێگەندراوە لیژنەیەکیان لە پەروەردە کە بەشی یاسایی تایە سەرپەرشتیارێکی تایەوە خۆشمیتیان وەکو لیژنە پاشەوەی کە تاقیکردنەوەکان کرا و وتبینی بۆ کرا اینجا پاشان ئێمە بڵاوەکرێتەوە لە سایدی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سەیمانی یاخود لە سایدەکانی پەروەردە و هەش کەسێکیش بۆ هەیە خلالی هەفتەیە دوایەوە ئەنی کاتەکەی تا یاسا دیاری نییە چکە خۆ دەزانێ ئەمە تەسیحاتی ئەوێ وتبینی ئەوێت ئەمانە بەس هەوڵین بە زووترین کات پێشەوەی کە دەوام بکرێتەوە کە 20 مانگەکە ئێمە ناوەکان بڵاوکەینەوە لە سایدە فەرمیەکانی وەزارەتی پەروەردە. لە تەلەڤیزۆنی پەروەردەیەوە هەواڵە پەروەردەیەکانمان پێشکەشکردن خواتان لەگەڵ.